دینا چۆن خۆگەیاندا هەڵکەوت زاهێر تاکو ئێستا چەند زار شووی کردووە خان و ئۆتۆمبیلی بە پارەی هونەر کڕیوە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. دینا هونەرمەندێکی کوردە خەڵکی کوردستانە ناوی ڕاستەقینەی دینە محەممەد ئەمین خدرە و لە ئێستاشدا تەمەنی 33 ساڵە و لە شارۆچکەی قەڵادزێ لەدایک بووە. چۆن و بە چ ڕێگایەک ئاوەزدانەری کورد هەڵکەوت زایەری ناسی. دینا لە ڕێگای میدیای هاوڕێیەوە هەڵکەوت زایەری ناسی. لە سەرەتادا هونەرمەند دینا لەگەڵ ئاوەزدانەر هەڵکەوت زایر تەنها سلامیان لەگەڵ یەکتری هەبووە. ڕۆژێک دینا لە چێشتخانە گۆرانی دەڵێتن میدیای هاوڕێی گوێبیستی دەنگی دەبێ دەڵێ دەنگ زۆر خۆشە بۆ نایە بچین بۆ لای ئاوازدانەر هەڵکەوت زایر. ئەویش نەیودنا لەگەڵ یەکتری چوونە لای هەڵکەوت زایر. هەڵکەوت زایریش قبوڵی کرد و کردیە بە هونەرمەند و زۆر کەس دەڵێن لەبەر شۆخ و شەنجەکەی هەڵکەوت زایرە هەڵی بژاردووە. بەڵام دینە لە دیمانەیەک دەڵێ کاتی کە من چوون بۆ لای ئاوازدانەر هەڵکەوت زایر بەبێ مێک ئەپیش بووم و بەجلێکی زۆر سادەش بووم بەڵا ئەو دەنگمی هەڵبژارد نەک ڕوخسارم. لە ساڵی 2017 ئاوازدانەر هەڵکەوت زایری ناسی هەر لەو ساڵەش کردێ خاوەن گۆرانیەک و کلیپێک. یەکەم گۆرانی دینا بە ناوی شای وڵات و دینە بۆ خوێندن سەفەری وڵاتی لبنان دەکا. 2 ساڵ لە وڵاتی لبنان ژیایە و ماستەری تەواو کردیە و لە بەشی مارکێتینگ. دەژڵێتن ئەگە هونەر بە قسمەتم نەبا و وەکو ئێستا بەناوبانگ نەبامایە ئیشی مارکێتینگم دەکرد. دینە زیاتر بە گۆرانی دەسماڵ و قەیسەری و دادا بەناوبانگ بووە. دینا ئۆتۆمبیل و خانووی بە چ پارەیە کڕیوە. دینە دەڵێ ئەو سیارە گرانبایە کە لە ژێر دەستمە و لەگەڵ ئەو خانووی کە بۆ دایکم و باوکم کڕیومە ئەوە هەمووی بە پارەی خۆم کڕیومە. 150 زیاتر بەکاری هونەری کۆم کردوتەوە. ئەوی تریش لە خوای بەزیاد بێ کاری ڕکلام پارەی باشی تێدایە. دینا چەند جار هاوسەرگیری کردووە. لە سەرەتای دەرکەوتنی خات و دینا وێنەیەکیشی لەگەڵ بڵاو بۆوە. هەموو خەڵک دەڵێن ئەو وێنەیە دینەیە لە تەمەنێکی زۆر بچووکدا شووی کردووە بەڵام لە گەشتوەکەیدانە نوشتووە لە یەکتری جودا بووینەوە. بەڵام دینا هەتا ئێستا ئەم بابەتەی پژڕاز نەکردوتەوە. هەموو کاتەواداران لێ دەپرسن ئایا تۆ کاتی خۆی شوت کردووە؟ ئەوش لە وەڵامدا دەڵێتم بۆچی بەردەوام ئەم پرسیارەم لێ دەکەن. دەڵێ ئازیزان ئەوەی من بە ئێوە دەبەستێتەوە تەنها هونەرەکەمە و قوڕگمە. پێویست ناکە ژانی تایبەتی من بزانن. هونەرەکەم بۆ ئێوە و ژانی تایبەتی خۆشم بۆ خۆم. ماوەیەک پێشێستا چاوێنەیەکی بەجلی بووکێنی لە ئینستەگرامەکەی خۆی دانا بەڵام 2000 دەرچوو ئەمە بۆ کاری کلیپە جلی بووچێنی لەبەر کردووە. بەڵام دوای بڵاوکردنەوەی کلیپەکەی بە چەند ڕۆژێک بە فەرمی ئاشکرای کرد کەم جارە مارە کراوە لە کەسێک و تاکو ئێستاش ڕوخساری ئەو کەسێ ئاشکرا نەکردووە. بۆیە ئەگەر تەنها ئەم جارە ئیساب بکەین ئەمە یەکەمین شوویتی بەڵام لە وێنەکەی پێشووتری هیچ ڕوونکردنەوەیەک نادا. دینە تاکو ئێستا چەند جوانکاری ئەنجام داوە. دینا تاکو ئێستا جوانکاری بۆ کەپووی ئەنجام داوە واروەها ددانەکانشی هۆڵی سمایلە و فیلەریشی کردووە. بۆیە دەڵێتن ئەوەندە باز مەکەن ئەوەی کردووە بۆیە کچەکەتان بەخۆی جوانە. دینە لە نێوان ئەشق و پارەدا ئەشق هەڵدەبژێرێ. دەڵێ ئەگەر ئەشق هەبێتن بەخۆشی پارەکە هەردێتن. و دینەش بێبەش نەبووە لە ڕخنەی سۆشیال میدیا. واروەها کەسێکی بەناوبانگ ڕخنە لە دینە دەگرێ
ئەویش جێگرمی دێ حوسێنە دەڵێتن نازانی گۆرانی بڵێتن بۆیە دینە بێدەنگدانانی شێتن و وەڵامی دەداتەوە دەڵێتن تکایە ڕەخنەگرتن با لە ڕەخنەگرانەوە بێتن نەک کەسێک ڕەخنە بگرێتن و هیچیش لە ڕەخنە نەزانێتن شێوازی خۆی هەیە ڕەخنەگرتن ئەگەر ڕەخنە دەگرن ڕەخنەیەکی بنیادنەر بگرن نەک ڕوخێنەر بۆیە من هیچ گوێ نادەمە ڕەخنە نێگەتیڤەکان وە لە کۆتاییشدا وەکو تەعلیقێک دەڵێ زۆر سوپاس کاک جێگر برای بەڕێز و خۆشەویستی وە دەربارەی گۆرانە هێندێکەش قسە دەکاتن دەڵێ بۆیە گۆرانی هێندیم وت زۆر عاشقی فلێمی بۆلیوود و گۆرانیەکانی ما بۆیە لە منداڵیەوە سەیری دەکەم و ئێستا زۆر کات کە بێزار دەبم ئێستاش گوێبیستی گۆرانی هەندێکی خۆم دەبم لێرە داهاتینە کۆتایی راپۆرتی ئەو جارەشمان زۆر سوپاس بۆ سەیریکردنی تەواوی ڤیدۆیەکە وە لایک و کۆمنت و شێتان لەبیر نەچێ واروەها کەناڵی یوتیوبیشمان سەبسکرایب بکەن وە زەنگۆڵەکەش دابگرن هەموو کات لەگەڵتان دەبین لە کلیل میدیا.